خۆشەویستان لەم تۆرەی بانیز باش کوردستاندا باس لە حاڵەتێک دەکەین ئەویش نکۆڵیکردنە لە نەخۆشی. ئێمە دەپرسین ئەمە چ جۆرە حاڵەتێکە تا ئێستا لە نێو کۆمەڵگەی خۆماندا لە نێو تاکی کووردا تا چێنێک ئەم حاڵەتە باوە چۆن بناسرێتەوە بێگومانیش چۆن مامەڵی لەگەڵدا بکرێ. گفتوگوێم بابەتە لەگەڵ دکتۆر هەژار عوسمان پسپۆڕی دەرونی دەکەم کە ڕاستەخۆ میوانی ئێمەیە. دکتۆر بەخێر بێ. زۆر سپاس بۆی لەگەڵ ئێمە ئامادەی. دکتۆر نکۆڵیکردن لە نەخۆشی چییە؟ حاڵەتە نەخۆشیەکی دەرونیە یاخود بە چی بیناسیێنی؟ نکۆڵیکردن لە ڕاستیە حاڵەتێکە یا شێوازێکە لە جۆری هەڵسوکەوتکردن لەگەڵ نەخۆشیە لەگەڵ تەندروستی ئینسانە. نکۆڵیکردن لە ڕاستیە توانین بڵێن ئینکارکردن، یعنی تۆ شتێک ڕاستیەک هەیە ناتێ بیبینی. بێگومانە من لە زۆر بواری تری ژیانیشا هەیە، بەس سێمە لە بواری تەندروستیە باسیەکەین. بۆ نمونە نکۆڵیکردن لە نەخۆشیە جەستەیەکان. بۆ نمونە هەندێک کەسێ نەخۆشی بەرزی پەستانی خوێنی هەیە، ئەوەی کە پێڵێن زەخت، یا نەخۆشی شەکرەی هەیە، یا دکتۆرەکان بە دڵنیاییەوە دەستنیشانی نەخۆشییان کردووەڵێن بەداخەوە سەرەتانە هەیە، یا حاڵەتێکە هەیە کە ئەبێ نەخۆشیەکە هەیە کە دەبێت عملیات بکرێت. یعنی با بڵێن نەخۆشیە قورسەکان، نەخۆشیە درێژخایەنەکان، ئەو نەخۆشیانەی کە چارەسەریان نییە، ئەو نەخۆشیانەی کە وەکوتم یعنی با بڵێن بکوژە، ئەنی هەندێک نەخۆشیە فعلەن وەکو باسم وەکو سەرەتان بۆ نمونە. ئەگەر بێگومان سەرەتان ئەگەر لە قۆناغی زۆر درەنگا تەشخیص کرا، ژینا سەرەتان لە زوو تەشخیص کرێ عیلاجەکرێ بە عملیات و بە چەندین شێوازی تر. اینجا یعنی ئەم حاڵەتە بۆچی دروست دەبێ؟ ینی بۆ ئینسان نکولیەکە بۆ ڕاستی نابینێ، ناوێ ڕاستیەکە ببینێ، دانی پیا بنێ. لە ڕاستیە زۆرتر هەدێتەوە سەر بابەتی ترس و نیگەرانی. بۆ نمونە ینی ئێمە زانین ئەگەرێشێ نەخۆشی زەختی خوێنیە بێ ئەبێت تامردن دەرمان بخوا، بێ پارێز بکە وەنیە و بە هەمان شێوە نەخۆشی شەکرە، نەخۆشیی درێژخایەنە، ئەبێ بەردەوام پارێزکە، یعنی مریح نییە، خۆش نییە. یا عملیات، یعنی ڕاستە عملیات ئێستا زانستی پزیشکی زۆر پێشکەوتووە، بەڵام لە عملیاتە خەتەریەوە هەیە کە لێکەوتەی خراپی لە دواوە دروستوێت، تەنانەت لە بەنجەکە هەڵنەسێتەوە، عملیاتەکە سەرکەوتو نەبێ، عملیاتی تری بەدواوە بێ. لەبەرەوە ترس ئەلەم شتانەیە جگەلەوە، یعنی بێگومان لایەنێکی تریشی هەیە، یعنی پارەی تێچێ، ینی نەخۆشی درێژخایەنە و نەخۆشیانی کە چارەسەریان نییە، زەحمەتە، پارەی زۆری تێژێ. لەبەرەوە بە تایبەتی ئەگەر کەسەکە نەدار بێ، ینی پارەی ئیمکانێتی ئەوەی نەبێ، یا ئەگەر کەسەکە زۆر ڕەزیل بێ، ئەمەش سێرە، کەسەکە زۆر ڕەزیل بێ، ینی هەندێک ئینسان هەیە بەڕاستی ئەتوانی بڵێ جۆرێک لە ڕەزیلی هەیە کە ئەتوانی بڵێ نەخۆشیە، ینی ئامادە نییە پارە سەرف بکە، زۆر ڕەزیلە. ئەمانە هەمووی وەکوتم ئەبێ بەهۆی ئەوەی کە ئەو کەسە ئینکاری ئەوە بکا، بڵێ نا من ئەوەم نییە. طبعا من لێرە دوو نمونە هێنمەوە کە هەر ڕوویاوە، بەڕاستی ڕوویاوە. یعنی وەرزشوانێک کە زۆر وەرزشوانێکی سەرکەوتوو ئەچێتە لای دکتۆرەکە، هەندێک نیشانەی هەیە ماندووبوون و ئەوانە، دکتۆرەکە دکتۆرێکی زیرەکە بێ، یەکسەر دوای ئەوەی کە هێڵکاری دڵی بۆکا و کۆمەڵێ تێڕوانین هەیە هەمووی بۆیەکە دڵنیا بێ کە بەڵێ تۆ نەخۆشی خوێنبەرەکانی دڵە هەیە و پێویستە یعنی زۆر وریای خۆبی، وەکو ئەوسا ئەو وەرزشی ئەوسا ئەو کردو زۆر وەرزشێکی بەهێز و ڕاکردنی زۆر وانەی تر نابێ بەو شێوەیە بیکەی، کۆمەڵی ڕێنمایی ئەیاتێ. وەرزشوانەکە یعنی چۆنەڵی ئەمە قبول ناکە، یعنی من وەرزشوانێکی ناودار نەخۆشی دڵم هەبێ، طبعاً کە تۆ نەخۆشی دڵ هەبێ ئەو ئومێدەی کە هەو بووە ببی بە ئەستێرەیەشی ناودار لە ئاسمانی وەرزشە ئیتر نامێنێ، ئەو کە تۆ ناتوانانی بۆ شێوە بیکەی. لەبەرەوە ئەچێ یعنی ئینکاریە ئەمەکە ئەوەی کە نەخۆشی دڵی هەیە، ئەوسا چۆن ژیاوە وەکو ئەوسا ئەژیوە بگرە زۆرتریش وەرزشەکە. ینی وەکو ئەوی بڵێ بە من ئۆکەی ئەگەر نەخۆشی دڵیشم هەبێ من بەم وەرزشە زۆرەکە ئەیکەم، نەخۆشەکە نامێنێ، بە وەرزش نامێنێ، چکە خۆی بێگومان فکرێک هەیە کە وەرزش باشە بۆ تەندروستی، بەڵام خۆ بۆ هەموو حاڵەتێ باش نییە. هیچ نەخۆشیێکی دڵی قورسیە بێ تۆ بچی بڵێ وەڵام منەچم بەسەر پیرەمەگرون و بەسەر شاخەکانە سەرەکەوم، بێگومان خراپ ئەیکوژێ، هەروە زۆر بە سادەی ئەیکوژێ لە ناوەڕاستی ڕێگە ئەمرێ. لەبەرەوە بەم شێوەیە ئەڕوا لە کۆتاییە وای لێ لە ڕاستیایتر
ئەو توانایی نامێنێ اینجا بۆی دەرەکەی با وڵی تەواوە نەخۆشیەکەیە بەڵام درەنگە بێتتر ئەکات ئەوەی کە بچن عملیاتی دڵیکەن لە دوای عملیاتی دڵێکە بەس دووسێ مانگ ئەمرێ سەرکەوتو نابێت. باش ینی دکتۆر ئەتوانین بڵێن هۆکاری سەرەکیت و دروستبوونی ئەم حاڵەتە ترسە لە ئەنجامی نەخۆشی. بەڵێ لە لێکەوتەکانی و نەخۆشیانە ترس لە لێکەوتەکانی وەکوتم لێکەوتەی مادی هەیە لێکەوتەی ئەوەی کە ئیتر ینی بەڕاستی خۆش نێت و نەخۆشیی درێژخانە هەبێ هەموو ڕۆژێ سێ چوار نوع دەرمان بخۆی و ئەبێ مشوری دەرمان خۆی کە وەریگری یا بیکڕی و بە تایبەتی لەم ڕۆژگارە کە دەرمان چۆنەوە زانین خەڵکێکی زۆر هەیە نەدارە. ئەین نمونەیەکی تر کە ئەوەش من زۆر کاری تێکردم یعنی کەسێک هینی هەیە بەرزی زەختی خوێنی هەیە ئاشکرایە و تەشخیص کرا و دکتۆر تەشخیصی کردەوە دەرمانی بۆ ئەنووسێ و تۆزێ پارێز وانشی بۆکە ئەم کەسە تەبعاً زەختی خوێنەکوتمە بێت تا مردن دەرمان بخۆی پارێزکە یا موریای خۆبی ئاینی شت نکولیەکە ینی لە ناو مێشک و دڵ و دەرونی خۆیان نکولیەکە لێ ینی وای نبینێ ئەڵێ ئەچێتە لای ئینجا ئێستا بۆ نمونە دکتۆری جیایی هەیە زۆر لە کوردستانە کە ناوی خۆیان ناو دکتۆری جیایی وانە ئەمانە ئەچێتە لای ئەمانە و دیارە ینی یەکێک پێی وتووە لە دکتۆرە جیایەکان کە نەبەسیتە پێویستاکە حەبوانە بخۆی هەموو ڕۆژێ پەرداخێک چاپ خۆ کە پێک هاتبێ لە هین بۆ چای سەوز ئاوی سێلی بگوشە بیخەرە ناوی لەگەڵ زەنجەبیلە یا ئەنوا عشکار ڕەچەتی ترەیە ڕەچەتی عجایب هەیە ینی هینی دەرمانی جای ئەڵێ هەموو بانی ئەوە بخۆیتە پێویست ناکەوانە حەبوانە بخۆی پاش ماوەیە زەختەکەی زۆر زۆر بەرز دەبێتەوە لە خەسەخانە بە پەلەی بن بۆ خەسەخانە تووشی جەڵتەی مێشکە بێت ینی نایبینێکە بابەز پێویستە بە دەرمانە بە جیا عیلاج ناکرێت ئەنی ئەوە دوو نمونەی واقعی ڕوویەوە وە بڕات بێ سەدا نمونە لەم کوردستانە لەم بابەتانە ڕۆیە کەوا بوو وەکوتم ئەوە جۆرێکیانە ینی نکولیکردن لە نەخۆشیە جەستەیەکان نەخۆشیە جەستەیەکان و ئیتر جۆری زۆرە بۆ نمونە لە مەسەلەی سەرەتانە ینی کەسەکە پێی وتراوە کە بەڵێ نەخۆشیە خراپەکە و هەیە سەرەتان کە بەڕێی من ئەسڵن پێویست ناکە بڵێ نەخۆشیە خراپەکە سەرەتان تەواو ئینسانە بە ڕاستی ببینێ بەداخەوە نەخۆشی سەرەتان هەیە ینی هەندێک کەسێ عینی شت نکولیەکە ناوێ ئەمە قوبوڵکە یا جاروێ کە سوکارەکە بێگومان لە بەدایبەتی لێرە خۆ دەزانی ئەنی کە سوکار خێزان ماوە زۆر مشوری یەکتریە خۆن وانە کە سوکارەکە ئەمەیان پێ قود نادرێ ئەمان پێ قود نادرێ کەسەکەیان خۆشەوێت چۆن یعنی ئێستا تۆ بۆ نمونە بەتایبەتی گەرێکی گەنج بێ وانە ئەمان پێ قود نادرێ ئۆکەی یعنی ئینسان ئەگەر ڕای دکتۆرێکی تریشی پسپۆر وەرگێ لە هەمان بوارە ئەوە لە ڕاستیە حەقی خۆەتی ینی من خۆم شتێکیوە ئەڵێم وڵی بۆچی ڕای پزیشکی پسپۆری دووهەمی ژوەرگری والله حەقە ئەم تەنانەتی سێهەمی ژوەرگری بەڵام دادا ئێستا کەسیان وتیان بەڵێ هوایە و سەرەتانە تەواوی تر واز بێنە بیبینە ڕاستێکە ببینە و بڵێ دەوەرە عیلاجم بکەن هیوایە بۆ ڕازی نابێ یا لەبەر قسەی خەڵکە لە کاکە بیبە بۆ ئێران بۆ ئەردەن بیبە بۆ ئەوروپا ئازیێتێکی زۆری ئەم نەخۆشە ئێن کە سوکارەکەی تووشی نابودی مالیەکەن لە نەتیجەش هەر ئەو بۆ کە ئەو دکتۆرانی ئێرە لە کوردستان پێیان وتووە لە ڕاستە لایەنێکی تری عینیشی دەمەش هەر ئەتوانین بڵێ لایەنی جەستەییە ینی نەخۆشی جەستەیە چەنەوە نەخۆشینە پیری ئەنی هەندێک کەس هەیە طبعاً پیری لە ڕاستی ئەتوانین بڵێن ئێستا لە ڕووی زانستیەوە لە دوای 80 ساڵ ئینسان بە پیر حسابە کە ئیتر نیشانەکانی پیریتیان ڕۆیە هەندێک کەس هەیە لێرە لەبەرەوەی تەندروست نەژیا و کۆمەڵە کێشا بووە سوزام لە دوای هەفتاوە ئیتر نیشانەکانی پیریتیان ڕۆیە یعنی نایە بە شێوەیەکی عەقڵانی بیر بکاتەوە بڵێ ئۆکەی فعلەن من پیر بووم کوڕە گەنجەکەی جاران نەماوم وەکو ئۆسا قۆز نیم جوان نیم بێگومان ئەمە پیریە جونگەکان وەکو ئۆسانین ئەیەشێن تەنانەت پێست وەکو خۆی نییە دڵ تۆزێ لاوازتر بووە مەعیدە وەکو ئۆسا ئیش ناکە و خواردن حەل ناکەوە نیە ئەمانە یعنی چەندین یعنی ئینسان کە بەڕاستی کە پیر بووی تر ئەوانە هەمووی دروستە بێ لە باتی ئەوەی یعنی قبوڵی ئەم حاڵەتی پیریە بکە و بڵێ ئۆکەی تر ئەو مەسیری هەمومانە پیرە بینوانە و ئەم کێشانەمان بۆ دروست دەبێ دکتۆر و دکتۆر لەسەر سادەترین شت ئەچێ بۆ لای ئەم دکتۆر و ئەو دکتۆر ئەمە بێگومان ئەمە مەسرەفی زۆری ئەوێ عەزێتی زۆری ئەوێ مەسەلەکەش پیریە
پێشیاڵێن ئەڵێن بابە وڵای ئەمە پەیوەندی بە پیریەوەی و پێویست ناکەونە عزیێتی خۆی بێ فایدەی نیە هەر دکتۆر و دکتۆرەکە و ئەمە عزیێتە ینی بۆ کەس و کار ناخۆشە بۆ خۆی ناخۆشە بۆ ژیرفانی بەدایبەتی ئەگەر نەدار بێ پارێز زۆر ئەبێ سەرف کاتە دکتۆر لێرەیە متمانە ڕۆڵ ئەبینیانی ئێستا زۆر جا ئەبینین کەسانی ئاسایش کە ڕەنگە نەگەشت بێتە حاڵەتێکی دەرونی لەم شێوەیە زۆر ئەچنە لای پزیشکڵێ وەڵام پزیشکە بەس پارە بە من دەرەهێنێ بەس پشکنینی زیادەم پێکات یعنی دروستبوونی متمانە لە نێوان پزیشک و نەخۆشدا تا ڕادەیەک و چارەسەرکردنێک بۆ ئەم حاڵەتە دانانرێت خۆی سیرکە لە ڕاستیا بێگومان ینی بناغەیەکی زۆر زۆر گرنگە بۆ متمانە لە بینی دکتۆر و نەخۆشە بەس من پێشتر وتم یعنی حەقی ئینسانە بەتایبەتی کە تۆ نەخۆشیشی قورست یا تەشخیصکەن ینی بەجددی یعنی منیش لەوانەیە لە ئەوڵەوە بڵێم لەوانێ شتیوانە بێ بەشکمەم دکتۆرەمە خۆی هەڵەی کردوێ یان نەیزانێ یعنی لێرە مەسەلەکە هەر متمانەش نییە ینی تۆ متمانەش بە دکتۆرەکە هەیە بەس لە خۆتایە خۆت پێت خود نادرێ ئەمە بێ لەبەرەوە حەقی خۆتە ینی بچی تا لای دکتۆری دووەمیش بچی پسپۆر لە عینی بوارە بچۆ بۆ لای دکتۆری سێمیش چونکە قورسە شتەکە بەیەکێ بڵێن سەرەدان هەیە قورسە بێشێ بڵێن تۆ نەخۆشیەکە هەتا مردن ئەبێ بچی بۆ لای دکتۆر و لەژێر چاودێری دکتۆرا بێ و سێ چوارنەوە حەبخۆی قورسە لەبەرەوە بگەیتە ڕاستی لە ساسەت مهمە بێگومان لێرە متمانە گرنگە متمانە بە زانینی ئەو دکتۆرە وانەیە کە دکتۆرەکە زانە لێ ئەزانێ پسپۆڕەکە لە پسپارەکەی خۆیان شارەزایە و متمانە بە چۆن ئەڵێ بە ڕەوشتی دکتۆرانەی ئەو دکتۆرە کە وەکو تۆت ئەوە نییە کە پارەی پێسەرفکە و لە شەریک بێ لەگەڵ چوزانم لەگەڵ مختبەر و لەگەڵ ئەشیع و لەوانە یعنی کە دکتۆرەکە ئەمانە نەبوو و پێیان و دیتر ئەبێ بڕوا بکە اینجا بەڕاستی جۆرێکی ترمان هەیە لە نکولیکردن لە نەخۆشی ئەوش ئەوانەی کە نەخۆشی دەرونیان هەیە ئەنی زۆر جار ئەوانەی کە نەخۆشی دەرونیان هەیە بە تایبەتی هەندێک نەخۆشی هەیە ینی وەکو ئەوەی کەمە پێڵێن دوو جەمسەری یا خەمۆشیێکی توند یا ترس یا مەشروب خۆری ئەوانەی کە ڕاهاتون بەمەی ئەم جۆرە حاڵەتانە لە ڕاستیە زۆر جار هەم نەخۆش نکولی لەکە هەم کە سوکاری نەخۆشی نکولی لەکەن ئەڵێ ئەو خزمەی ئێمە کوڕەکەمان کچەکەمان هینی نییە نەخۆشی دەرونی نییە بەس حاڵەتێکە یعنی حاڵەتێکی دەرونی بۆ نمونە ئەوەی کە نەخۆشی دوو جەمسەری هەیە کاکە هینە ینی من تۆزە میزاجم بەرزوو نزمەکە ئاژینا ینی بۆچی ینی من نەخۆشی دەرونی لەبەرەوە ئەمانە بێگومان لێرە چی دەورە بینێ ئەینیشت ترس دەورە بینێ ئەمە ئێمە ئەزانین هەتا ئێستا لە کوردستانە یعنی نەخۆشی دەرونی پەڵەیەکی خەوشە پەڵەیەکی عیبە بە ناوچەوانی خەڵکەوە ینی ئێستا ئەم فکرە غەڵەتە هەیە بێگومان ئەمە بیرڕایەکی لە سەد هەڵەیە ینی هیچ جۆرە نەخۆشیەک خەوش نییە هیچ کەسی حەز ناکە نەخۆشکەوێ لەبەرەوە ترس لەو پەڵەیە کە نەکەوێتە سەر ئەو ناوچوانی ئەو کەسە وە خێزانەکەشیان تەنانە ئەینجار وایە ترسەکە ئەوەنە زۆرە ئەنی ئەگەر لە خێزانێکە یەکێک نەخۆشیێکی دەرونی هەبێ ئیتر لە مەسلەی ژنهێنان و شوکردن و ئەوانە دوورەکەونەوە لەو خێزان ئەین زۆر سێن بڕاوکە من شتیوە یعنی هەرگیز بە خەڵمان هاتووە هەبێ لە دنیا هەبێ کەچی لەم کوردستانە هەیە لە هەرچەنە نەخۆشی دەرونی لە ڕاستیا بە هیچ جۆرێ نەخۆشیەک نییە بڵێ کەیەکی ئەو جینەی هەبوو تووشی فلان نەخۆشی دەرونی هەبێ ئەین نەخۆشی دەرونی وەکو هەموو نەخۆشەکانی تر هەموو نەخۆشیە جەستەیەکانی تریش لایەنی بۆ ماوەی جینات بەشی خۆی دەوری هەیە بەڵام بە هیچ جۆرێ تەحەداکەم هیچ جۆرە نەخۆشیێکی دەرونی لە 100% بۆ ماوەی نییە ئەنی بۆی هەیە تەنانەت دوانەی یەک هێلکەیی یعنی ئەوەی کە یەک هێلکەی چاکراو بووە بە دوو کردەوە و یەکی بە شەرێکی لێدەێتر هەموو شتێکیان وەکو یەکە یەکێکیان تووشی زۆفرنیا بێ کە تووشی نابێ کەچی لە ناو کووردا ئەم فکرە هەڵەیە هەیە و ئەزانێت کە ئەگەر یەشێ لە خێزانێکە تووشی نەخۆشی دەرونی ویتر هەمووی خەتەرە هەمووی ئەبێ دوورکەویتەوە لێ لەبەر ئەوە بێگومان ئەمە یعنی زیانێکی زۆر ئەگەێنێ بە نەخۆشەکە ینی چارەسەر ناکرێت نەخۆشەکە چارەسەر ناکرێت لێکەوتەی کۆمەڵایەتی لێ دروست ئەبێ و جاری وا هەیە تر چۆن ئەڵێ نەخۆشەکە ئەگاتە قۆناغێکی کۆتایی اینجا فریایەکەون نەخۆشەکە مشینە بۆ منە ئەگەر توندو تیژ بێ دەستوەشانێکی لێبێتەوە یا ئەگەر توندو تیژ بێ بەرامبەر بە خۆی بکوژێ تووشی زیندانی بێ یا ژیانێکی ناخۆش بەسەر بەرێ یعنی مەرجنیە لە ڕاستیان نەخۆشی دەرونی مەرجنیە توندو تیژ بێوانە خۆی ژیانێکی بێتام
لە هینە مەسلەی نەخۆشی دەرونیا بە تایبەتی ئەوانەی کە ڕاهاتون بە مەشروب بە مەی خواردن ئالەمانە نکولیکردن زۆر بەقووەتە مەسەلا کەس و کار هەموو ئەزانن بێزار بوون لێ هەموو لێکەوتە دەرونی و جەستەیەکانی ئەو کەسە کە مەشروب زۆرە خاتە دەرکەوتووە بۆ نمونە بە تایبەتی جگەر بیرچوونەوە ئەعساب تووڕەبوون یا تەنانەت خەمۆکی بەقوت هەمووی دەرکەوتووە کە ئەمە پەیوەندی بە مەشروب خواردنەوەیە کەچی کە لێ ئەپرسی ئەڵێنە بابە هیچ نییە من هەر شەو پێشێکە خۆمەوە کەی مشکلەیە ینی خۆی نایبینێ کە مەسەلەکە پێچێ نییە مەسەلەکە زۆرترە لەوە مەسەلەکە لە پێچێ خواردنی مانگە جارێکەوە ئێستا بووە بە هەموو ڕۆژێ بە شەوا خواردن پێشێ بخۆیتەوە لەگەڵ ڕەفیقەکانتا ئەوە نەما ئەسە بووە بەوەی کە بەیانیانی ژە بێبی خۆیتەوە لەبەرەوە لە مەشروب خواردنی شار مەسلەی نکولیکردن زۆر باشە دکتۆر ئەمانە چۆن نکۆڵی لە نیشانەکان ئەکەن یعنی ئێمە زانین نکۆڵی لە نەخۆشیەکەکەن بەڵام هەموو نەخۆشیەک تۆ نیشانەیەکی هەیە چۆن یە نکۆڵی لە نیشانەکان پرسیارەکە و جوانە وەکو وتم بۆ مەسلەی مەشروب خواردنەکە لە کاکە من وەکو عالەمە هیچ نییە ینی هەر وەکو عالەمە تۆزەیە خۆمەوە ئیتر ناوێ ئەوە بڵێنە من زۆرترە خۆمەوە جگەلەوە بۆ نمونە مەسلەی ئێمە نەخۆشیەکمان هەیە پێڵێن عملی ئەنی ئەڵێ کەسێک هەیە عملیە بۆ نمونە هەموو ڕۆژێ ئەبێ ماڵەکە هەمووی بشوە بۆ نمونە بە دەستکێش نەبێ دەستکی دەرگا ناگرێ ئەبێ ڕۆژی 50 دەست بشوە لە حەمامە 4 سەعات دەمێنێتەوە ئەمە نەخۆشیە ئەم نەخۆشیە پێڵێن عملی لە ئینگلیزیا پێڵێن OCD ئەمە نەخۆشیە ئیتر اعترافی پێکراوە بە پێی پۆلینکردنی نەخۆشیەکانی بە پێی ڕێکخراوی تەندروستی جیهانی مەسەلایەکێکی وە وەکوتم لەبەرەوەی ئەترسێ لەوەی کە پەڵەیە بکەوێتە سەری بڵێن فڵان کەس نەخۆشی دەرونیە ئەڵێ بۆچی یعنی پاک و تەمیزی عیبە ڕێک و پێشی عیبە ئەنی نیشانەکان ئاوالەکە ئەڵێ من پاک و تەمیزم وەکو هەندێک فەڵزەوی و چڵکن و پیس و پۆخڵوانە نیم مەسەلەکە وەیە دکتۆر ینی من پێویستم بە دەرمان نییە وەنیە ینی بیانووی بۆ هێنێتەوە بۆ مەشروبەکە پێم وتی بۆ مەسلەی ئەوەی کە پێڵێن دووجەم سەری بایپۆلەر مەسەلا بەشێکی بایپۆلەر ئەوەیە کە کەسەکە زۆر شادە ینی جوێنایەتە دنیا پارە سەرفەکە خۆی قەرزارەکە دڵداریەکە سێریکە ژنی هەیە مناڵی هەیە سێ مناڵی هەیە چێ بیانی چاوبەرچیەکە لەگەڵ کچ و ژن و کورە هەوڵەیە چێ بە دزیەوە ژنە هێنێ لەم حاڵەتی مانیا کە ئێمە پێڵن حاڵەتە شادێکە زۆر دڵی خۆشەوانە کە لێ پرسیاڵێ کاکە بۆچی ینی عیبە من ئەڵێ ینی من دڵم خۆشە دڵخۆشی ئایا عیبە ئێکاکە باشە دڵی خۆشە بەس دڵخۆشەکەی تۆ سروشتی نییە بناغی نییە پێی نییە بە ئاسمانەوەیە تۆ سێ مناڵە هەیە لە پڕ ئەچی بۆ تاران لەوێ ژنێکی نەناس ئەهێنی ئەمە کەی هینە ئەمە چه شادیەکە ئەمە نەخۆشیە ڕۆحەکەم ئەمە شادیەکی سروشتی نییە کە تۆ بێری لە ناو خزم و کە سوکارە لە ناو برادەر و ڕەفیقا لە شاییەکە سەرچۆپی ئەگریتێر هەڵەپەڕی و شتێکی خۆشەکەی ئەمە شادی ڕاستەقینەیە لەبەرەوە وەکوتم بیانوە هێنوە یا یەکێک بۆ نمونە خەمۆکێکی زۆر توندی هەیە خەمۆکێکی زۆر ئەڵێ دکتۆر یعنی دنیاکە ناخۆشە خەم و خەفەت زۆرە یعنی ئەمە ینی بۆچی ئەبێ نەخۆشی بێ بەڵام لە خەمۆکیە لەوە دەرەچێکە بڵێ ئینسان هەندێک جار هەندێک ڕووداوی ناخۆش ئەبینێ ئەبیسێ کەسێکی خۆشەویستی لێ ئەڕوا بۆ هەفتەیە مانگێ 3 مانگ 4 مانگ 6 مانگ بیری ناچێ خەمی هەیە ئەوە شتێکی سروشتیە بەڵام هەندێک کەس هەیە ڕووداوێک کە ڕووداوێکی ناخۆش زۆر جەرگ بڕوویاوە تەواو ئیتر تەرکی دنیاکە جلی ڕەش هەرگی زدا ناکەنێ وەکو وتم ئەمە لە خەم خواردنێکی سروشتیەوە بە دوای لە دەستدانی کەسێکی زۆر خۆشەویست دەرئەچێ ئەبێ بە خەمۆکی ینی ئەمان ئەم کەسانە ینی خۆشی لە ژیان نابینن بڕوایان بە خۆیان نامێنێت تووشی ڕاڕایی ئەبن هەست بە گوناح ئەکەن بەرامبەر بە کەسێک بەرام کە شتێکیان کردوێ قەت نەیان کردووە هەست بە گوناحێکی زۆرەکەن لەبەرەوە ئەمە لە خەم و خەفەتێکی سروشتی دەرەچێت ئەبێ بە نەخۆشی اینجا زۆر کەسێ ئەمانە هەمووی هینەکەن یعنی وەکووتم نکولی لەکەن بۆ نمونە ئێمە نەخۆشیەکمان هەیە پێڵێن ترس و نیگەرانی زۆر بێگومان هەمومان منیش تۆش بێگومان ترسمان هەیە ئەسڵەن ترسمان نەبێ ینی سروشتی نین و ئەگەر ترس نەبوایە ئەسڵەن مرۆڤایەتی دروست نابوو ترس لە درڕندە دڕەکان کە هەڕەشان لە مرۆڤ کردووە ترس لەوانە بۆ وای کردووە کە ئینسان پاسەوانی بکە لە ئاشکەوتەکانە بۆی نەخورێ وانە خوێندکار ئەگەر ترس لە ئیمتیحان نەبێ لە کەوتن نەبێ ترس لەوەی نمرەکەم بێنێ
سعی ناکاکەەوە بۆ ترسێکی سروشتە بەڵام لە هەندێک کاسە ترسەکە وای لێ بۆ نمونە ناچێتە دەرێ کەسەکە وای لێ بۆ نمونە لە ئیمتیحانەکە ئیمتیحانی بۆ نادرێت زۆر زیرەکە ئیمتیحانی بۆ نادرێ ئەلەرزێ لە ترسی ئیمتیحانەکە دڵە قوتەی هەیە ئارەقە کاتەوە ئەم ترسە لێرە لە ترسێکی سروشتی دەرچووە ئەمە بووە بە ترسی نەخۆشی بەڵام کە تۆ کەیتە لای ئێمە وەکو دکتۆری دەرونی ئێڵێ بۆچی کاک دکتۆریانی تۆ ناترسی ئەڵێ وهای ڕاستم منش دەترسم بەس وەکو تۆ ناترسم یعنی بڕی ترسەکە زۆرە و جۆری ترسەکەش لە حەدی خۆی دەرچووە. دکتۆر تۆ ئاماژت بەوەش کرد کە ئەم کەسانە هەندێک جار نکۆڵی لە نەخۆشیە دەرونیەکانیشیانەکەن ینی هەم پزیشکە دەرونیەکان ئەم ئەو پزیشکانی کە بۆ نەخۆشی جەستەیەکان سەردانیان دەکەن پێویستە چۆن مامەڵە لەگەڵ و کەسانەدا بکەن کە توشببووی ئەم حاڵەتن کە ئەم حاڵەتیان لەگەڵدایەوە مسمانیان بە دەوروبەرەکانی کاڵە فلان نەخۆش لە ڕاستیا یعنی بەگشتی ینی ئەمەی دکتۆری دەرونی ئەبێ جارێ خۆمان بە ئارامیەوە لەگەڵ ئەو نەخۆشە قسەکەین وە زۆر گرنگە زانیاری پێبین زانیاری زۆری پێبین و نابێ بکەیتە مووقفێکەوە کە مووقفێکی بەرامبەرێن ینی وەکو دوو دژی یەکتری بەڵێ بکەویتە عینادیەوە زۆر هەڵەیە و یعنی وئینسان ینی چۆن ئەڵی خاکیش بێ متەواضع بێ ینی نەک تۆ وەکو یەکێک بڵێ هەرچی عیلمەگەل لای من هەیە تۆ هیچ نازانی ئەنی لە ڕاستیا ئەوە شێوازێکی کلاسیکی کۆنە نابێ ینی دکتۆری ئەمڕۆ پێویستە زانیاری تەواو با بەو نەخۆشە و لێرە لە هینی زانیاریانەکەش ئەمیش هوەری خۆی هەیە بێ بزانی نەخۆشەکەت تا چه سنوورێ تا چه ئاستی ئامادەیە ئەم زانیاریی من قوبولکە لەوانەیە لە دانیشتنی یەکەمان من بتوانم بەس لە سادەی زانیارەکەی بێمێ بڵم دانیشتێکی کە با بکەین سێ هەفتێکە وەرەوە زۆرترێت هەیەگەێن بۆی منیش زۆرتر نەخۆشەکە بناسم یعنی لە هەموو حاڵەتێکە بە دوواداچوون گرنگە بەداخەوە یعنی بە دوواداچوونیش ینی لە ڕاستیا ئێستا نەبوونی سیریکە نەبوونی دڵنیایی تەندروستی ئەوەی کە پێڵەن تەمینی سەحی دڵنیایی تەندروستی کێشەیەکی زۆر گەورەیە لە کوردستانە و من کاتی خۆی کە کاندین بووم بۆ پەرلەمانی کوردستان بەداخەوە دەرنەچووم ینی یەک دروشمی سەرەکیم ئەو بوو کە ئەبێ لە کوردستانە دڵنیایی تەندروستی دروست بێ کە ئینسان دڵنیایی تەندروستی هەبوو ئیتر تۆ پێویست ناکات گیرفان و پارە و قەرزکەیت و خزم یارمەتی و با کارتێکە هەیە ئەو کارتە ئەچیتە کەی ویستێ ئەچیتە لای ئەو دکتۆرەی کە ئەتەوێ ئیتر لێرە بە دوواداچوون بۆ دکتۆر ئاسانترە بۆ نەخۆشیش ئاسانە بەڵام ێستا لەبەر نەخۆش لەبەرەوەی پارەی نییە ناچێ بۆ لای یعنی یەک جار ئەچێ بۆ لای دکتۆر و ئیتر 6 مانگیکەیەتەوە ئیتر تۆ نازای لەو 6 مانگە چێت وەڵ بڕوا بکە من جاری وایە هەندێک نەخۆشەیەک ئەزانم بەڕاستی نەدارە ناتوانێت ئەڵم مشکلە نییە بلید مەبڕە پارەمەیە بەس سێ هەفتێکە وەرەوە چواریکە وەرەوە دویکە وەرەوە چکە ئەزانم نایەتەوە و پێویستە بیبینمەوە لەبەرەوە ئەوە یەکێکە لە کێشە بنیادیەکانی بنەڕەتیەکانی ئەمڕۆی کوردستان کە ئێمە هینمان نیە دڵنیایی تەندروستیمانێ و هیوادارم کار بۆ ئەوە بکرێکە لە کوردستانە دڵنیایی تەندروستی بکرێتتر خەڵک لە جیرفانی نەترسێ ینی لە پارە نەترسێ بچێ بۆ لای دکتۆر و بە دوواداچوون بکەوە نەخۆشیەکەی زۆر سپاس بۆ دکتۆرە ژارسمان سپۆری دەرونی سپاس بۆی لەگەڵمان بووی دکتۆر بۆ ئێوەش زۆر سپاس خۆشەویستان یەکەم تۆر پێشکەش کرا و پاشوچانێک لەگەڵتان بەردەوام